کاکە بۆی نامەوێت زیاد بێ ئەمەوێت پەروەردەیان کەم بەڵام ماشەڵڵا لەم پەروەردەیە کچەکەی نوێژ ناکە کوڕەکەیشی نوێژ ناکە ماشەڵڵا لەم پەروەردەیە کچەکەی ئەوەنە لەچکی بەسەرەوە نییە ئەمە پەروەردەکەی تۆیە تۆ سەقەتترین پەروەردەت کردوونە ڕۆکەوتوینەتە کات و زەمان و سەردەمێکی زۆر نامەوە دەبینین دایکەکان باوکەکان سەرقاڵی چین سەرقاڵی ئەوەن خۆراکی باش جلوبەرگی باش بۆ منداڵەکانیان بکڕن کام جلەی جوانە بۆ مناڵەکان بیکڕە خواردنی باشیان بۆ دابین کە شتی باشیان بۆ دابین کە بەڵام بێ ئاگاین لەوەی کە ئێمە فێری بەهای ڕەوش جوانیان بکەین ڕەوشتیان جوان بکەین ئەخلاقیان جوان بکەین مسلمانی وا دەبینی دوو سێ مناڵی هەیە دوان سیان چوارێکی ئەو جار وای دوانی ئەڵێ وڵا کاکە بۆی نامەوێت زیاد بێ ئەمەوێت پەروەردەیان کەم بەڵام ماشەڵڵا لەم پەروەردەیە کچەکەی نوێژ ناکە کوڕەکەیشی نوێژ ناکە ماشەڵڵا لەم پەروەردەیە کچەکەی ئەوەنە لەچکی بەسەرەوە نییە ئەمە پەروەردەکەی تۆیە تۆ سەقەتترین پەروەردەت کردوونە بەداخەوە ئەڵێن یەکێک لە شارەکانی کوردستان لە پارێزگاکان عایلێک دەچن عارەق خۆنەوە هەر بە عایلەی چونکە لە هەنێ شوێن ئەگەر عارەق نەخۆی پێی دەڵێن عەشایەرە ئەمە عارەق ناخواتەوە ئەگەر عەشایەریەوە بێ من قەبوڵمە بەڵام ئەوە سەقافەتە نەک ئەوەی ئەو ئەڵێ کچێک لەگەڵ ئەو عایلەدا بوو کچە عازەبی ئەو ماڵە بوو ئەوەندەی عارەق خواردەوە بێهۆش کەوت کچە عازەبەکە بێهۆش کەوت ئەمجا باوکی ئاوێ کرد بە دەم و چاوێ بۆی کچەکەی هۆشی بێتەوە ئەیوت کچەکەم ڕۆڵە گیان پێم نەوتی ئەوە نەمەخۆرەوە ئەوە پەرۆدەکەیانە ئەوە سەقافەت نییە ئەوە مسەقەفی نییە ئەوە ڕۆشنبیری نییە ئەوە پێشکەوتن نییە ئەوە هیچ پێشکەوتنێکی تیانەی ئینسان عەقڵ لەدەست بدە بێعەقڵێتی من عەقڵی خۆم لەدەست بدەم ئەمە مسەقەف و سەقافەتە نەخێر ئەوە ئەو پەڕی نەفامیە جەهالەتە بۆیە ئێمە منداڵەکانمان فێری ڕەوژجوانی ناکەین زۆر بەمان بەس تەنها خۆراک و خواردن و خواردنەوە و جلوبەرگیان بۆ دابین دەکەین پێداویستیان بۆ دابین دەکەین بەڵام بەهای ڕەوشتیان پێ نابەخشین ڕەوژ جوانی با بە خۆمان دابچینەوە